شتێک هەیە پەرلەمانات عادەتەن لە دنیا ڕێکەوتن لە دەرەوەکرێت دوای لە ناو پەرلەمانە جێبەجێکرێت ئەوەی کە کراوە ڕێکەوتنێکی تازە نییە ڕێکەوتنێک بوو پێش یاساکە یعنی ئەوەی کە ئاگای لێ نەبووە خۆی ئاگای لە سیاست نەبووە ئێمە لەگەڵ جارێک ئەو گروپی 15 سێ کەسمان لەگەڵ حەسەن کابی دانیشتین وتی پارتی دیموکراتی کوردستان تا ئێستا 17 جار هاتووە بۆ لامان 17 لقایان کردووە پێش هەڵبژاردنەکە پێش یاساکە پێش پەسەندکردنی یاسا پێش پەسەندکردنی یاساکەوتی تا ئێستا لقامانە بۆ 17 جار پارتی هاتوون و سەردانیان وتمان مەرجیان چییە و مەرجی ئێوە چییە وتیان مەرجی ئەوان مەرجی پارتی یەک مەرجە کە مەرجعیەتی کورد لای پارتی بێ و بتەحدید لای کاک مەسعود بێ ئێوە چ مەرجێکتان هەیە قبوڵمانە ئەگەر سەیری ڕنگدانەوەی ئەوە بکەی ئێستا تەسریحاتی برادرانی پارتی دیموکراتی کوردستان ئالەوە سەرچاوە بینێ مەسەن سەر و کۆمارە بێ کاک مەسعود دیاری بکە ئەوە مەسەن این مەشعان جبوری زۆر بەوازە هەڵێ ئەڵێ ئێمە ئیتیفاقێکی کۆنکرێتیمان هەیە تەبەنەوە ئیتیفاقێت دوایی حەلبوسیشی بۆ ئیزافە کرا خەنجەریشی بۆ ئیزافە کرا بوو بە ئیتیفاقێکی پارتی سنە سەدری تاوان سنە کەمێکی کەمیان 14 کەس 14 پەرلەمانتاریان بە قیادەی مەشەدانی هاتوونەتە دەرەوە تقریبا نزیکن لە ئیتار ئەوانە بۆیە ئیتیفاقا دەگەر بڵێ کە ئەمە ئیتیفاقێک کرا و دنیا کاول نەبووە ئیتیفاق دەکرێت لە دەرەوەی پەرلەمان دوایەکی لە ناو پەرلەمانە جێبەجێکەی بەڵام ئەوانەی کە ئاگایان لە پەرلەمانەکە نەبووە ئەوانە فاعیلی سیاسی نین فاعیلێکی سیاسی چالاک نین ئەگینا ئێمە لە زوو ئەمانزانی کە ئەسڵی یاساکە بۆ تاجیمکردنی هەندێک کوتلەی سیاسیە یاساکە بە شێوەیەک ئەدورێت کە بۆ بەری هەنێک کوتلەی سیاسی ئەدورێت ئەوە لە کەناڵەکان ئەگەر بگەڕێتەوە بۆ لێدوانەکانمان لەسەر یاساکە ئەومان کاتی خۆی باس کردو بەس ئەو بوتە مەرجی پارتیەکانەوە بوو کە بارزانانی ببێتە مەرجع لەگەڵ سەدرەکانە ئەی مەرجی سەدرەکان چی ینی ڕێکەوتنەکە تا ئێستا دیارە ڕێکەوتنەکە تا ئێستا دیار نییە ئەوەی تەسریبی پێەکەن لەسەر پۆستەکان ڕێکەوتنیان کردبێ کە پشکی کورد لە ڕێگەی پارتیوە دیاریەکرێ ئەو دوو هێزە لەسەر سێ قەزیە ئەوەی پەیوەندی بە کوردۆ هەبێ گوێ لە پارتیەگرن ئەوەی پەیوەندی بە سونەوە هەبێ گوێ لە حەلبوسی و خەنجەرەگرن ئەوەی پەیوەندی بە شیعەوە هەبێ گوێ لە سەدرەگیرێ ڕێکەوتنەکە ناوە ئەمە ئیتیفاقێکەیە وە کەسیشیان لە قسەی کەسیان دەرناچن بە مەرجە متعلق بێ بەو قەزیەوە بۆ نمونە ئەگەر سەیری کاتی دەنگدانەکە بکەی کاک حەکیم کاتی دەنگدانەکە خەتێک لێرا هەیە هەندێک کاتیان خەتێک لێرا هەیە هەندێک کاتیان خەتێک لێرا هەیە ئیتیفاقیان کردووە بۆ نمونە پارتی ئەڵێ من 33 کورسیم هەیە 33 دەنگە دەمێ حەلبوسی ئەبێ لە ناو سنووقەکە 33 کارتی تیا بوو بێ کە یەک خەت ئا لێرە دراوە بە ماجیکێکی شین حەلبوسی ئەڵێ من حەلبوسی و خەنجەرەڵێ ئێمە 67 دەنگمان هەیە ئەبێ 67 خەت لە بەشێک لە کارتەکە دیار بێ تیاری سەدرەڵە من 74 هەیە ئەبێ 74 خەت ئەگەر یەکێک نەیدابێ ئەوە لەو کارتانەی کە دەنگی پێدراوە بۆ هەمووی پەرلەمان و یەکێک لەو خەتانەی پێوە بوو ئەو دەرەنجامی بێمتمانەیش نییە خۆ ینی بۆ ئەوەی متمانە دروستکە زیاتر ینی تۆ لەوانەیە دیوێکی هەیە کەڵێ متمانەم نییە عێراق ینی زۆر کەم متمانە هەیە لە نێوان هێزە سیاسیەکانە بەڵام ئەمە بۆ ئەوەی متمانەی زیاتریان بۆ دروستکە تەمان کۆبوونەوەی پەرلەمان و دەنگدان بە سەرۆکی پەرلەمان و هەردوو جێگرەکەی متمانەی لە نێوان ئەم سێ هێزەدا گاندۆتە چڵەپۆپە بۆ نمونە حەلبوسی 200 دەنگێنێ لە ئەسڵی 228 کەس لە ژوورەوە بوون چواردەیان چوە بۆ مەشەدانی 14 دەنگ پوچەڵ کراوت ئەوەی جێگری یەکەم کە سەدرە 182 دەنگی هێناوە ئەوەی پارتی 180 دەنگی هێناوە کەواتە ئیتیفاقەکە لە دائیر مادائری 180 بۆ 185 ئەوەی زیادە دەنگیاوە بە حەلبوسی مەجموعەیەک لە مستەقلینن کە پێشتر بینیونی
ئەگەر بڵین ملاحەزەمان لەسەر کۆبوونەوەکەی پەرلەمان چییە؟ ملاحەزەی شکلی هەیە لەسەر کۆبوونەوەکەی پەرلەمان. تەوان ملاحەزەی سیاسی هەیە و ملاحەزەی شکلی هەیە. ئیتار زۆر هەوڵیەوەیەدا لە ڕووی سیاسیوە تەجیلی کات، چونکە ئەگەر ملاحەزە بکەی ئیتار دوای ئەو شکستە هەمیشە هەوڵەدا مماتەلە بکا بە پرۆسەکە. قانونی انتخابات دەڵێ لە ماوەی 24 ساعت بێ نەتایج ئەعلان کرێ. ئیتار گەیاندیانە 50 ڕۆژ نەتایج ئەعلان کرا. دوایەوەی نەتایج ئەعلان کرا دەستیان کرد بە خۆپیشاندان و تانەی مەحکەمەی ئیتیحادی هێنایان لە 90 ڕۆژە اینجا یەکەم کۆبوونەوەی پەرلەمان دەستی پێکرد. 90 ڕۆژی ڕەبق. سیرکە لە دەی مانگ بۆ دەی مانگ. لە دەی دە انتخابات کراوە بۆ دەی یەک. 90 ڕۆژی ڕەبق توانیان مماتەلە بەو پرۆسەیە بکەن. لە ئێستادا دیسان لەسەر کۆبوونەوەی یەکەم دیسان مماتەلەیەکی تریان کردووە. ئەم مماتەلە چەند سەرەگرێ محاولەیە سیاست بریتە لە مناوەرە لە مبادرە. هەر هێزێکی سیاسی کە ناوی خۆی بنێ هێزی سیاسی مبادرە و مناوەرەی نەبێ واز بێنێ لە سیاست باشترە. ئیتار ئێستا ئەوە ئیشەکانە کە مماتەلە بەم قەزیە بکەن کە پەیوەندی بە کۆمەڵی قەزایایی ناوخۆیی هەیە و ئەقلیمی هەیە و خارج ئەقلیمی هەیە و نێودەوڵەتی هەیە کە ئەگە دوایی فرسەت بێ باسییان دەکەین. ئیتار ئەگەر لەم مەرحەلەی دیکەیانە طبعا ئەمە خەرقێکی دەستوریە و خەتانە چونکەوە سڕێتی انتخابات دەخاتە ژێر بەزەوە سەلمێنراوە لە کارتەکانی دەنگدانە ئەو خوسێ تەسویر هەیە دوو ئەمە سڕێتی انتخابات دەخاتە ژێر پرسیارەوە دوو ئەم کارتانەی کە دەنگدانی لەسەر کراوە تەلەف کراوە نابێت تەلەف کرێت بۆی نەبێتە وەسیقە تەلەفیان کردوون لە ناویان بردون لە ناو براوە کامەش خۆی بۆ خۆی مەسەن سبەینێ ئەمانە مسکاڵایەکەن ئەڵەن کارتەکان علامەتی سڕیەتی علامەتێکی پێوە بووە کە لە سڕیەت دەریەکە چکە اقتراعی سڕیە ئەوە دەستور واڵێ مەحکەمە دوای کارتەکانەکە ئەوانش کارتەکانیان کردووە مەحکەمە لەویا بڕیاری خۆیەدا بڕیارەکە چۆنەدا ئایا بە ساڵحی ئیتارەیدا یا بە ساڵحی ئەو تەکەتولی یعنی ئێستا هەموو ئەو کارتانەی کە دەنگی دراوە بۆ سەرۆکی پەرلەمان هی ئەو سێلایەنە مەرج نییە لایەنی تر مەسەرەن نەوەی نوێ کۆماڵ یەکگرتو مستەقیلەکان دەنگیان دابێ خازع نییە بۆ ئەوە ئەوانەی با بڵێن عەزم کە دەنگیان داوە بە مەشەدانی خازع نییە بۆەوە بەس ئەوەی خەتی پێوە بێ هی ئەو سێ هێزە سیاسیە ئێستا ئەو هەمویان لە ناو بردون دەنگەکانی هەلبوسی هەمویان لە هەر کارتەکان هەموو کارتەکانیان لە ناو بردووە فەوتانویانە